ئەگەر تەواوی ئەو شتێکە پێت باشە کردوتە هەرە جوورێکە فکرت کردوتەوە دەتوانێت بۆ هاتووی منداڵەکەت باش بێ ئەنجامت داوە و وەلی منداڵەکەت بەدڵی تۆ پەروەردە نەبوو و وەستەرت سوڕماوە لەو شتێکە دە بەرامبەر وەک منداڵی خۆت دەجوڵێتەوە ئەو ڤیدیۆ بۆ تۆیە. سیمەنی پەریزانم کارناسی باڵای ڕەواناسی وەک نووسەر بە دەروونناسێک لە خزمەتتودام تا بە خاڵهای دەروونناسی یارمەتیتان بدەم بۆ پەروەردەکردنی منداڵەکانتان. خۆپ دۆستانی خۆشەویست دایک و بابەکانی عەزیز، هەمومانەوە بەگشتی دەزانین کە هەر مرۆڤێک بۆی کە پەیوەندی لەگەڵ بگرین و وتوێژی لەگەڵ بکەین دەبێت زمانەکەی بزانین. مەسەلەن بۆ نمونە ئەمە بە عنوانی کوردێکی لەگەڵ کابرایەکی کە ئینگلیزی قسان دەکاوە ئەمە ئینگلیزی نەزانین بێگومان ئەو لەمە حاڵی دەبێت بەنە ئەمە لەوی حاڵی دەبێت. هەرە جورە بۆ زمانەکانی دیکە هەم بەگشتی دەزانین کەمە دەبێت بۆی کە پەیوەندی پێکەوە بگرین زمانێکتری بزانین. ئەمما قەت بیر و لەوە کردوتەوە کەمە زۆر زار دەتوانێت لەگەڵ کوردێک کە حەوزمانی مەیە و هەتا چکۆلەتری کەینەوە لەگەڵ ئەندامێکی بنەماڵەمان کە منداڵمانە هەوسەرمانە چۆنە ناتوانین لێک حاڵی بین. زۆر زار بۆ زۆر شۆناندا مەسەلەن تەڕەف گەڕاوەتەوە کتوێتی ئەی هاوار ئەمن ئەو منداڵی خۆم بۆ حاڵی نابێ یا دایک و منداڵەکە ئەو بەخنەی لە دایک و بابی گرتەوە کە دایکم و بابم لە من حاڵی نابن. ئەو ناحاڵی بوونە لە چۆ ڕادیە چۆ ئەو مشکلی ئیجاد کردەوە کەمە باوەی کە ئەندامی ماڵێکین هاوخێنین پێکەوە ژیانمان کردەوە هەموو حەول و دەولی خۆمان داوە کە لە زمانی تری حاڵی بین و پەیوەندێکی باشمان پێکەوە هەبێ بەڵام زۆر زار بەداخەوە ئەسڵ ناتوانین لێک حاڵی بینێنینە ئەمن دەتوانم ئەو شتێکەوە پێی خۆشە بیکەم ناو ئەو کارێکم پێم خۆشە دیکە. لێرەدا ئەمە دەروونناسەکان باز لە شتێک دەکەین. ئایا وەتان دەزانی کە منداڵینگۆ هەرە جوورەیکە نەزەر جەستەوە لەگەڵ زۆر کەسان جیاوازی هەیە زۆر کەسان چی دەتوانین بڵێن کە تەقریبەن لە تەواوی دنیادا ئەمە دوو دانە وێنەی وەگیەکمان نییە یعنی هەر ئینسانێت تایبەت بەخۆی هەیە لە نەزەر چاو برۆ شقڵی دم و کەپ و ئەوانە فەرقێکی لەگەڵ ئەوانی دیکەی هەیە وەلی ئەوەتان دەزانی لە نەزەر دەرونیشەوە ئەو شتە هەیە یعنی ئەمە زۆر زار دروستەکە حتا منداڵی ئەڤەڵمان لەگەڵ منداڵی دووەممان دەتوانن لە نەزەر ڕوحیاتی و دەرونی خۆیەوە زۆر جیاواز بێ هەتا دەگەڵ خوشکبراکانی خۆی هەتا دەگەڵ ئەمەی کە دایک و بابی ئەو منداڵی لێرەدا دایک و بابەکان تووشی هەڵە دەبن چونکە دایک و بابەکان یەکدانە میزانیان داناوە بەهۆی ئەو میزانە و بە قیاسێک کە لە دەرەوە دەیکا وە دەزانن هەمویان دەبێت لەسەر ئەو میزانەی خەت بچێشن و پەروەردەیکەن و ئەو شتێک کە پێیان دروستە لەسەری دابەزێنن. ئەمما ئەمە شتێکمان هەیە بە نێوی تایبەت بوونی هەر نەفەرە بۆ خۆی هەر مرۆڤە بۆ خۆی تایبەتمەندی هەیەکی هەیە. هندێک لە مرۆڤەکان مثل لە نەزەر مێشکەوە باڵاپایینیان هەیە بەهەستێک لە منداڵەکان لە نەزەر مێشکەوە قەویترن باشتر شتەکە حاڵی دەبن زووتر شتەکە فێر دەبن. هندێک لە منداڵەکان لە نەزەر مێشکەوە زەعیفترن هندێکیشکە وەسەتی ئەو شتن. پەزمە وەختێک دایک و بابی وانین ئەگەر بیر لەوە نەکەینەوە زۆر بە درێژایی زەماندا فێر نەبین کە ئەو منداڵی ما وەرگرتنەکەی چەندە ئایا زوو وەری دەگرێت درەنگی وەردەگرێت زوو لە شتەکە حاڵی دەبێت یا درەنگ لە شتەکە حاڵی دەبێت هەرو خاڵت کۆلەیە دەتوانێت کێشەیەکی زۆر بە درێژای عمر بۆ مەساسکە بەلەو بەرەوە دقیقاً هەر بە ئەندازەی مێشکەکە کەمە ئینسان هایەکمان هەیە کە تیشترە و ئینسان هایەکمان هەیە کۆنترە و ئینسان هایەکمان هەیە بینی ئەو دوانەیە لە نەزەر هەست و ئەلاقە و ڕوحیاتیشەوە ناسکایی ئەو شتەش ئەمە جیاوازیمان هەیە. مەسەلەن ئەمە منداڵمان هەیە کە دڵی ناسکە بە مەحزی وەی کە هەست بەوە دەکا کە توندی لەگەڵ کراوە دڵی دەشکێ زوو دەترسێ زوو دەشەمزێ زوو نسبەت بە شتەهایە کە لە دەرەوە دەیبینێ دڵەڕاوکە دەیگرێ ولی لەو بەرەوە منداڵهایەکمان هەیە کە نا لەو نەزەرەوە قایمترن قەویترن کەمتر دڵیان دەشکێ کەمتر دەترسێن و ئەمە ئەگەر بێنین یەک میزاندانێن و بە یەک قیاس ڕەفتارێ بکەین بێگومان ئەمە دا حەقی یەکیاندا هەڵەمان کردەوە دا حەقی یەکیاندا ئەمە نەدەبوو بەئێستا بە جوورێک جوڵاوینەتەوە کە زوڵممان لێ کردەوە و لەو بەریشەوە کاتێک کەمە دەمان هەوێ بە نەتیجەی نەهایی بگەین لە ئاخرەکەیدا کە قیاسی دەکەین هەمیشە نمرە باشەکە بەو منداڵە دەدەین کە لە نەزەر مێشک و لە نەزەر هەستەوە قەویتر بووە کەوە عادڵانە نێ بێگومان. بێگومان هیچ دایک و بابێک پێی خۆش نێ بۆ شە تاوانبار بێ کە هەڵەی کردەوە دە حەقی پەروەردەکردنی منداڵەکەیدا وەلی ئەمە زۆر جار هەر بەهۆی وەی کە
ئەو قیاسە ناکەین، ئەو مقایسێ ئەنجام نادەین و ئەو جیاوازیە هەست ناکەین، تووشی هەڵە دەبین. دایک و باب دەتوانم بڵام دەرفەتێکیان هەیە کە زۆر زوو لە منداڵەکەی خۆیان حاڵی بن، ئەمە شتێکمان هەیە بەنێوی تەبیعەتی هەر ئینسانێ جوورێکە، هەر مرۆڤێک کە بە دنیا دێ لەگەڵ خۆی تەبیعەت بە ڕوڕەوشتی خۆشی لەگەڵ خۆی بە دنیا دێ. دایک و باب کاتێکیان ماوە هەیە کە فێر بن کە دەگەڵ ئەو منداڵی خۆیان چۆن ڕەفتارێ بکەن. ئەمە ناتوانین بڵین هەر منداڵێ یەک مۆدێلە دارێکە کە هەر زۆر پێمان خۆشە دەیتاشین و بە شکڵێکی دەردێنین. دەی بزانین ئەوە ئینسانێکە، هەستی هەیە، مێشکی هەیە، بیر و باوەڕی بە درێژی زەماندا تێدا ساز دەبێت. وەما ئەڤڵین کارێکە بە عمای دایک و باب دەبێ ئەنجامی بدەین بێگومان ئەوەیەکە ئەمە لە منداڵی خۆمان حاڵی بین. ئەو زمانەی کە باسم کرد داڤڵی ڤیدۆکەدا دقیقەن مە دەبێ ئەو زمانی منداڵەکەمان پەیداکەین، بزانین کە بە چ ڕێوشێک بە چ شێوازێک ئەمە دەتوانین خۆی لە نزیکەینەوە، چ شێواز قسەکردن دەگەڵی تەسیرێکی باشتری هەیە، ینی ئەمە زیاتر بە ئامانجەکەمان دەگەێنێ. ئەو منداڵی ما هەستەکانی چۆنە؟ ئەلان مەسەلەن بۆ نمونە زۆر کەس دەپرسێ کە خانم پەریزەن وەکو یەک دانە دەروونناس ئەمە گە بمان هەیە منداڵەکەمان لە شوێنێکی بەتەنێدا بنۆنین ڕای جەنا بچێ. ئەمە لێرەدا دەڵێن ناتوانین ئەمە ڕایەکی گشتی بۆ هەموو منداڵەکان بڵین. ئەمە دەڵام وەک دەروونناسێک دەڵام هەستی منداڵەکە چۆنە، ئەگەر حساسە، ئەگەر مەسەلەن لە نەزەر هەستی وە ضعیفە، دەترسێ لە موقعیت‌های دیکەشدا زۆر مەسەلەن تووشی دڵاڕاوکە دەبێ، زوو ئیستراب دەیگرێ، زوو ناڕەحەت دەبێ، بێگومان ئەمە دەبێت زۆر بە حساسیەتەوە لەو شتە بڕۆینە پێشە. ناتوانین هەر بڵین نا، چونکە مەسەلەن منداڵی خزمەکەمان، برازاکەمان، خوشکزاکەمان، منداڵی دراوسێکەمان بۆ خۆی بە تاقی تەنەدەنەوە، بەس ئەمەش ئەوە بە تاقی تەنەدەنۆنین. ئێرەی کە دەڵم دەبێ مەزمانی منداڵی خۆمان بزانین. حتا ئەو کاتێک کە دەمان هەوێ شتێکی بۆ کاتی بەتاڵەکەی ئینتخاب بکەین، دەبێت دێرەدا بیناسین، بزانین ئایا منداڵی ما لە نەزەر جەستەوە توانایی وەی هەیە کە بەیانە لە مەدرسەی بێ ئێوارێ بچێتە شوێنێکی دیکە و مەهارەتێکی فێر بێ. ئەگەر منداڵی من لە نەزەر جەستەوە منداڵێکی ضعیفە، ئەوە زوو مەمەدە حەقی دەکەین کە هەم بەیانەکەی پڕکەینەوە هەم ئێوارەکەی پڕکەینەوە. دایک و باب بۆ ئەوەی کە بتوانن دایک و بابێکی موفقتر بن، بتوانن بهترین شێوازی تربیەتی ئەنجام بدەن، شەکتان نەبێ ئەڤڵین قەدەم ئەوەیە کە منداڵی خۆی بناسێ، کات دابنێن، شتی بۆ تۆزیح بدەن، زوو سەرکۆنەی مەکەن ئەری بۆ لە شتەکە حاڵی نابی چەند بارە لێ تکرارکەمەوە بۆ جۆنادەیەی نا ئەتۆ دەبێ ئەوە حاڵی بی کە منداڵی من شایە لە نەزەر مێشکیوە ضعیفە، دەبێ زۆر سەبرتر بۆی کە متمانە بە نەفسی خرانەکەم ئەو هەستەی نەدەمێت کە ئینسانێکی کەم هۆشە کەم مێشکە. دەبێ ئەمن وەک دایک و بابێک زۆر زیرەکانە لی حاڵی بم، دوای سعی بکەم سەبر بە وردتر ئەمن شتەکەی بۆ تۆزیح دەم. ئەگەر لازم بوو چەندباری بۆ تکرارکەمەوە هەتا گردیتە منداڵەکەم ئەو حاڵەتەی تێدا هەیە، دەبێت ئایندەدا هەتا بچم دەگەڵ مامۆستاکەی قسام بکەم و حاڵی کەم کە منداڵی من دەبێت شتەکەی بۆ تۆزیح بدەیت، دەبێت زیاتری بۆ شەڕح بدەیت. دەنا منداڵی من تێکەڵی دەکا نابێت بە دەنگی بەرز مەسەڵەن قسەی دەگەڵ بکەی زوو دڵی دەشکێ و گریان دەکەوێت، لە شتەکە حاڵی نابێ، زۆر ناتوانانی لە وشەهایەکی کە حملەی بۆ دەکرێت هەڕای دەکەیە سەری قەڵک وەرگری، چونکە منداڵێکە لەو نەزەرەوە ضعیف بێ ئەتۆ شێوەی پەروەردەکردنەکە تند و تیژانە بێ، عەمەلەن منداڵەکەت بە پەروەردەکردنەکەیت خراب کردو. پس ئەمە دەبێت بزانین هەستی منداڵەکەمان چۆنە، مێشکی منداڵەکەمان چۆنە، ئەو دەم بە پێوی ئەمە بینین یەک دانە شێوازی پەروەردەکردن بۆ خۆمان هەڵبژێرین و ئەو شێوازەی بەردەوام هەتا ئەو کاتێکە گەورەج دەبێ ئەمە ڕاگرین. مەسەڵەن هێندێک لە دایک و بابەکان زۆر بەخێنشیرنی کاتێک کە منداڵە نەونەمام دەبێ و حتمما ڤیدۆهای ئایندەدا باسی دەورەی نەونەمامی دەکەم و باسی چالشها و ناخۆشیها و ناکۆکیهایەکی کە ئەو دەورانە هەم بۆ دایک و بابەی ساز دەکە هەم بۆ منداڵەکەی ساز دەکە بە گشتی باز دەکەین. وەلی زۆر جار تماشا دەکەی دایک و بابە کاتێک کە منداڵە دەبێتە نەونەمام بڕێک تێکەڵی دەکا، بڕێک هەستایەکی سەیر لە خۆی بەدەردەنێ، دایک و بابە زوو لە شێوازی تربیەتی خۆیان نائومید دەبن، دەڵێن نا ئەمە بە هەڵەچین، پس دەبێت شێوازەکەمان بگۆڕین. ئەسەن کاتێکی خراپە بۆ شێواز گۆڕین، یعنی دایک و باب دەبێت ئەو سەردەمەی کە لە منداڵی خۆی حاڵی دەبێ ئەو شێوازە تربیەتی پەروەردەکردنی ڕاگرێ و بەردەوام ئیدامەی بدا. بەڕاست شێوازی تربیەتی هەر ئینسانێک تایبەت بۆ منداڵی خۆیەتی ئاوا نەبێت کە ئەگەر مەجلیسێک چۆن
منداڵەکەتان هەڵەیەکی لە خۆی نیشان بدا و کەسوکارەکەتان سەرکۆنەی کردن کە نا ئەنگۆ دروستان تربیەت نەکردو و دروستان پەروەردە نەکردو دەبێت حتمما شێوازەکەتان ئاڵوگۆڕێکی پێدابێ ئەنگۆش بڵند بەڵە حتمما ئەوە لەو ڕۆڕا ئەمە شێوازی تربیەتیکەمان دەکەین شتێکی دیکە و منداڵەکەمان بە شێوە و ڕەوی شتێکی دیکە پەروەردە دەکەین سەر لە منداڵی مەشێوێنن سەر لە خۆشتان مەشێوێنن ئەمن شتێکی کە دەنێ و دایک و بابەکاندا زۆر دیتومە هەردەم تەسلیمێکی دەگرن هەردەم لەسەر ڕایەکەن هەردەم لەسەر نەزەرێکن چاو لە منداڵی دراوسێکیان دەکەن ئەگەر منداڵێکی باش و موفقا لە دایک و بابەکەی دەپرسن ئەرینگو چۆنی ڕفتار دەگەڵ دەکەن چۆنی دەگەڵ دەجوڵێنەوە ئەمەش بە ئاوا بکەین یا لەو بەرەوە تمشا دەکەی منداڵێکە هەڵەی زۆرە کاری ناشیا و خراپ زۆر دەکات لە دایک و بابەکەرە چت کردو کە ئاوای لێ هاتووە وا مەبن ئەمە هەرو جورەی کە باسمان کرد هەر مرۆڤەی زمانی تایبەت بەخۆی هەیە ئەو کاتێک کە تۆ بەک دایک و بابێک زمانی تایبەتی منداڵەکەت دیتۆتەوە دۆزیتەوە مبارەکە ئیدی سەر بۆ لە خۆت دەشێوێنی سەر بۆ لە منداڵەکەت دەشێوێنی هەرچەند وەک دەرووناسێکەوەش دەڵم کە زۆر جار ئەمما ئەگەر باشترین شێوازی تربیەتیشمان هەبێ باشترین ڕفتاری لە خۆمان نیشان بدەین چونکە دەوروبەریمە وەکو یەک دانە ئەسەرێکی خراپ لەسەر منداڵەکەمان یا زۆر زار باش هەیەتی ومە تەنها ئەندامێک نین کە منداڵی خۆمان پەروەردە دەکەین و زۆر زار هەوساڵەکانی ڕەفیقەکانی مامۆستاکانی هەو مەدرسەکەی حتا فەزای مەجازی گوشێک کە بەدەستەوێتی فەزای ئینتەرنێت ئەوانە هەموو منداڵیمە بە نوعێک پەروەردە دەکەن پە زۆر جار ئەگەر تمشا دەکەن خەڵەهایەک هەیە ئەو هەستە مەکەن کە من شێوازی تربیەتی کەم دروست نەبووە بزانن کە شاید قەوەی شێوازی پەروەردەبوونەکەتان بەو شتێکە لە دەرەوە تەسیر و ئەسەری هەیە لەسەر منداڵەکەتدا قەوەی پێی نەشکاوە کەمی هێناوە پس دەوێدا خۆت قەوی ترکە سعی بکە لەگەڵ منداڵەکەت زیاتر نزیکی بیوە زیاتر لەگەڵی ئەو هەستا متمانەیە پەیداکەی کە متمانەی بەنگۆ هەبێ زیاتر ڕێ و نەزەرینگۆی بۆ مهم بێ تاوێکە لە دەرەوە فەرمان وەرگێ لەنگۆ کە دایک و بابین فەرمان وەرگێ و ئەگەر ڤیدۆکانی پێشوی مندان دیت بێ ئەلئان دنیای وێنێکەمە بە توند و تیژی بتوانین ئەو شتێک کە دەمان هەیە فێریکەین زمانێک بە دەمێژوودا کولەن هەر قسەیەک دەی هەویست بسێتە سەرێ هەر یاسایە کە دەیان هەویست دای بنێن بە تند و تیژی دایاندەنا بە هەڕەشەکردن دایاندەنا بەڵام دنیای نۆ دنیایەکە کەمە فقط دەتوانین بە وتوێژێکی باش بە قانعکردنی مشکی ئەو ئینسانە بیبینە سەرێ و یەکێک لە شتهایە کە دەتوانێت تەرەفی مقابل لە تەرەف مەڕا قانع بێ ئەوەیە کە ئەو نەفرە ئێتمادی بەمە بێ ئێتمادەکەش چۆن دەبێ ئەگەر ئەمە هەر جارێ بە شێوازێک بجوڵینەوە هەر جارە نەزەرێکمان هەبێ و هەر جارە ڕایەک بدەین و هەر جارە قسە بکەین بێگومان متمانەی بەمە نابێ وەمە ئەو بانێکی پەیوەندیەمان پساندۆ و لە دەستمان دەرچۆ خۆشەویستان دەزانم کە منداڵ گەورەترین دەتوانم بڵم میراتیمەیە گەورەترین سەرمایەمەیە گەورەترین ئامانجیمە بۆ ژیانە و ئەگەر واقعان ئەمە دە 20 ساڵ کە لەبەر دەستمانە ئەو منداڵە جوان بجوڵینەوە و بۆ زۆرەی کە پێمان خۆشە منداڵەکە پەروەردەکەی بێگومان 50 ساڵی ئایندا بە ئارخەیانی بە خەیاڵێکی خۆش ژیان دەکەین بە هیوای وەی کە منداڵی هەموو لایەکی سەربەرز و موفق بێ تا بەرنامەیەکی دیکە بەختای گەورەتان دەستێرم لەبیرتان بێ ڤیدۆکانی دیکەش سەردام بکەن و لەگەڵمان بن ڕۆژ خۆش کات و خۆش دڵتان خۆش